پێدەچێت سکات پریۆت دادوەری گشتی ویلایەتی ئۆکلاهۆما ئاژانسی ژینگە پارێزی وەربگرێت کە پتر بەوەش ناسراوە کە پشتیوانی پیشەسازی سوتەمەنی سروشتی وەک هەڵوز و گاز دەکات. هاوکات پرویت ڕخنەی لێگیراوە سەبارەت بە ئەو گومانانەی کە هەیەی لەبارەی پرسی گەرمبوونی کەش و هەواوە. سەرباری بەڵگەزانستیەکان لەبارەی ئەوەی کە چالاکیە مرۆیەکان دەستیان هەیە لە گۆڕانکاری کەش و هەوادا هەستاوە بە ڕێبەرایەتیکردنی کۆشێک لە دژی سیاسەتەکانی بارەک ئۆباما لەبارەی گۆڕانی کەش و هەواوە. خەڵکانێکی زۆر لەسەر پرسی تاوتۆکردنی پرسی دانانی دکتۆری نەشتەرگەری دەمار بێن کارسن بۆ وەزیری وەزارەتی نیشتەجێکردن و گەشەپێدانی شار بە پرسێکی مشتومڕاوی دەزانن. بەڵام ترامپ بیرکردنەوەیکی جیاوازی هەیە. من لەو باوەڕەدام کە لە پرۆسەکەداین بۆ پێکەوەنانی هەموو کابینە مەزنەکەمان کە هەرگیز بەم شێوەیە لە مێژی وڵاتەکەدا ئەنجام نەدراوە. جەنەراڵی مارێنزی خانەنشین جۆن کێلی کە جانگاوەری دێرینی جەنگی عێراقیشە دەبێت بە سەرۆکی ئاژانسی ئاسایشی نیشتیمانی ناوبراو دەبێتە بەرپرسی بە گشتداچوونەوەی تیرۆریزم و جێبەجێکردنی بەڵێنەکەی ترامپ بۆ گرتنەبەری ڕێوشێنی تند بۆ سەر کۆچبەرانی نایاسایی. ڕۆژی چوارشەمە ترامپ لەگەڵ سەرۆکی شارەوانی شیکاگۆدا ڕام ئیمانوێل کۆبەوە کە نامەیەکی داوەتەیە کە چواردە سەرۆکی شارەوانی ئەمریکا واژۆیان کردبوو. ئەو داواکاریان هەیە کە پشتیوانی ئەو خوێنکارە بیانیانە بکەن کە ناونووز نەکراون. ئەوان هەوڵ دەدەن خەونی ئەمریکا بەدی بهێنن. ئەوە هەڵی ئەوان نییە کە باوکو و دایکیان هاتوون بۆ ئەم وڵاتە. ئەمە شتێکە پێویستە پشتیوانیان بکەین و پێشوازیان لێ بکەین. لە کۆتایی ڕۆژەکەدا سەرۆکی هەڵبژێردرا و توێژی لەگەڵ کارژێڕی پێشبڕکێی کارداری لیندا میکمێن کرد ئەوەی کە پێدەچێت پۆستی ڕابەرایەتی کارژێڕی کارداری بچووکی پێ بسپێردرێت. ئێمە قسەمان لەسەر کارداری و ڕابەرایەتی کارداریەکان کرد. هەروەها خوڵقاندنی کارەکان و قسەشمان لەسەر کارگەری کارداری بچوو کرد و لە ڕاستیدا ئێمە گفتوگۆیەکی زۆر باشمان ئەنجامدا. ترامپ کۆبۆ لەگەڵ تێری برانستاد فەرمانڕەوای ئایاوا بۆ ئەوەی پۆستی داهاتووی باڵۆزی ئەمریکای پێ بسپێرێ لە وڵاتی چین. فەرمانڕەوای کۆماریەکان ماوەیەکی زۆری لە پەیوەندیگەلێکی بەرفراواندا لەگەڵ چین و دۆسایەتیان لەگەڵ سەرۆکەکەیاندا زی چینگپینگدا هەبووە. ئەم دیاریکردنە لە ئاسێکی بەرفراواندا جێ ڕەزامەندی بوو بە بەراورد لەگەڵ هەڵبژێردراوەکانی دیکەی ترامپدا. تیمی بەڕێوەبەرایەتی داهاتوو دەڵێن کە هەفتەی داهاتوو ئەندامی دیکە هەڵدەبژێردرێن. ترامپ وتبووی کە لیستی کاندیدەکان بەرتەسک دەکاتەوە بۆ پۆستی کاندیدە هەرە گرنگەکانی وەک پۆستی وەزیری دەرەوە کە ڕەخنەگری پێشووتر و یەکجار فەرمانڕەوای ماساچوست میت ڕۆمنی کە تا ئێستا بۆ ئەو دەبێت.